ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لاڵخێم شەوی پانۆراما پێتانگەشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان و عێراق. دیارە ومانەزانین کۆمەڵێ مەترسی هاوبەشەیە کە هەم ڕووە کاتە عێراق و هەرێمی کوردستانیش لە نێویاندا کە بەشێکە لە عێراقی فیدرال. دیارە مەترسیەکان لە ئێستادا زیاتر مەترسی ئەمنین و هەروەها مەترسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ئەو میلیشیا چەکدارانی کە هەمیشە هەڕەشەن و دەیانەوێت هێرش بکەنە سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا ئەگەر لە هەر ناوچەیشی عێراقدا هەبێت بە هەرێمی کوردستانیشەوە. مەترسیەکان چوونەتە ئاستیشی باڵاترەوە، هێرشەکان چوونەتە ئاستیشی باڵاترەوە. تەبایەکانی نێوان لایەنە سیاسیەکان ئەگەر بەو شێوازی ئێستا کە بەڕێوە دەچێت هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان ئاستێ مەترسیانە بەرەوچۆ دەبات. یەکگرتووی هەرێمی کوردستان و هەروەها شڵەژانی باری سیاسی و دۆخی ئەمنی لە عێراقدا لە نێویشیدا هەرێمی کوردستان تا چەند ئەتوانرێت بەتەنگ دۆخەکەەوە بین و ئەوەی کە هەیە لە دەست دەرنەچێت. مەترسیەکانی دەرەوەی سنوورەکان لەشکرکێشی هێزەکانی بێگانە بۆ سەر خاچی هەرێمی کوردستان و لە نێویشاندا عێراق. مەترسێ هەرێمایەتیەکان بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق. ئایندەی پرۆسی سیاسی و ئایندەی ئاسایش و ئەمن لە عێراق و هەرێمی کوردستاندا بەچی دەگات؟ ئەم شەو گفتوگۆکین لە سەرم تەوەرانە و کۆمەڵی بابەتی دیکەی گرنگتر پەیوەست بوو مەترسیانەی کە لە ئایندەدا ڕوبەڕوومانە بێتەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک بەختیار مستەفا چاودێری سیاسی و نووسەر کە لە سودۆ لەگەڵمای کاک بەختیار بەخێر بێ سوپاس دەکەم. هەروەها کاک گەرمیان خالید یاساناس بەڵێ خات و گەرمیان خالید بەڵێ یاساناس کە لە هەولێرەوە لەگەڵمانە بەخێر بێ خاتون سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. بەڵێ سەرەتا لە کاک بەختیارەوە دەست پێ یەکەم. کاک بەختیار دیارە کۆمەڵێک هێرش و مەترسیوەک و ئاماژەم پێدا بۆ سەر هەرێمی کوردستان و عێراقیش ئێستا ینی دەستی پێکردووە، ینی هەمووی بە چای خۆمانە بینین. ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان ئەمێ سەرەتا باسی بکەین، ینی بە دیاری کراوی دۆخی ناوخۆی خۆشمان ینی لە ئاستێکی وەها باشدانیە کە بتوانین لە ئایندەدا و لە ئێستاشدا کە هەر مەترسیەک ڕوبەڕوومان بێتەوە ئێمە بتوانین بەرپەرچی بینەوە. خوێنەوەتان بۆ ئەم دۆخە چۆنە بەگشتی؟ بەعام سوپاسانەکەم بۆ ئەو داوەتکردنە. پێم وایە کە بارودۆخ و هەلومەرجی عێراق بۆ خۆی بەگشتی ئەگەر دیقەتێکی بێ عێراقێکی بێسەروبەر و وڵاتێکی لەبەرێک هەڵۆشاوە و حکمڕانی میلیشیاکان و هەر هێزێکی سیاسی بۆ خۆی حکومەتێکە و دەسەڵاتێکە و گەندەڵی تا سەر ئێسقان ڕۆشتەوە زیاتر لە 500 بۆ 600 میلیارد دلاری عێراقی کە هەتا ئێستا کەس نازانێ بەرەوچۆ براوە و چۆن براوتە دەرەوەی عێراق. وێڕایەوەی کە ئەو هێز و میلیشیایانەی کە ئێستا ئەیبینی ڕۆژێک تەوەری کارەباکانە تەقێنەوە، دزی ئەکرێ، گەندەڵی ئەکرێ و خەڵک لەو عێراقا بەعام بە مەبلەغی خەیاڵی دا ئەمەزرێنێ ئەندام پەرلەمان نەکردرێ. یعنی وڵاتێکە کە ئەتوانی بڵێ لە ڕووی گەندەڵیەوە هیچی نەجێڕاوەتەوە لە ئەفغانستان و لە نەیجەر و لە زۆرێک لە وڵاتانی ئەفریقی و ئەوانەی کە لە ڕیزی هەرە پێشەوەی گەندەڵیان بەعام بەکۆی گشتی هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق و پشتێکی لە هەموو ئەو بارودۆخ و هەلومەرجە بەرکەوتووە هەتا ئەبینی کە چەندین بڕیار کە لەلایەن حکوومەتەوە دەرەچێت لەلایەن پەرلەمانەوە دەرەچێت وەزیرێک پێوەی پابەند نابێت هەندێک هێزی سیاسی دژی ئەوەستنەوە مەسەلەی بودجە و ئەوەی کە ئیقرارکراوە ناو پەرلەمانی عێراقیا وەکو مزایدەی سیاسی بەکارهێنرێ. یعنی بۆ خۆی عێراق بۆ بە شتێکی سیر و سەمانەی کە جێگای پێکەنینە، یعنی ئەگەر خەڵکێک لە دەرەوەی وڵاتەکەی ئێمە سەیریکە وەکو وڵاتێکی ڕۆچوو هەتا سەرێسقان لە گەندەڵی و لە تێوەگلان و لە ئەمنیەت و لە ناشارستانیەت هەموو ئەو بارودۆخەی کە ئەیبینی لە عێراقا پێکاتی کۆمەڵایەتیەکان هەموو شتەکان لێک ترازاوە، یعنی مقاوماتی دەوڵەت لە عێراقا نابینێ. ڕۆژانە پێشاتی نوێژ دێتە پێشەوە، شتی تازە و شتی سەیرێتە پێشەوە. لە هەمان کاتە ئەبینی ململانەکانی نێوان ئەمریکا و زلهێزەکان لە مەنتیقەکە بۆ هەرێکی کە ئەوێ پێگەی خۆی بەهێزکە ئەوێ لە ئایندەی ناوچەکەیە پشکی شێری بەرکێ لە سەرۆت و سامانی ئەو ناوچەیە هەمویان بوون و ئامادەبوونیان هەیە بێجگەلەوەی کە ململانەکان هەرێمایەتەکانیش ئێستا دەوڵەتانی تورکیا و ئێران فێری ئەوە بوون کە لە جیاتەوەی قەیرانەکانیان لە ناو وڵاتەکانی خۆیان نابێ قەیرانەکانیان ئەبەنە دەرەوە و سەرێشە بۆ زلهێزەکان بۆ ئەمریکیەکان و بۆ خەڵکانی تر لە دەرەوەی هەرێم و سنوورەکانی خۆیان دروستەکەن ئەوە تا لەشکێشی دەوڵەتی تورکیا بینی ئەوە بینی کە ئێرانەکان چۆن سەرێشە لە یەمەن دروستەکان چۆن موشەکان ڕێ بە سعودیەوە و ئەو
هێزانەی کە موالین بە ئێران لە عێراقا چۆن فڕۆکەی بێفرۆکەوان هێرشەکەنە سەر بنکە و بارەگاکانی. بەڵام لەگەڵ هەموو ئەم ناردنەدەرەوەی کێشەکانی خۆیان بە تایبەتی عێراق ینی بۆتە گۆڕەپانێکی فراوان بۆ ینی ئەم ململانەیە و یەکلایکردنەوەی ئەم ململانەی نێوان ئەم زلێزانە بە دیاریکردن بێگومان ینی ئەمە بۆ خۆی گەر تۆ دیقەت بێ ینی بەپێی بەرژەوەندەکان ئێستا ئەمریکیەکان هاتن لە ڕۆژاوای کوردستانە خەریب و بەجێ بڵن گەشتەوەی کە بڕۆن و لە یەک شەو ڕۆژە بڕارەکان گۆڕی ئەو ناوچانێک کە نەوتی تاماوە هەندێک هێزی خوانیان لێ بەجێهێشت ئەمریکیەکان بەپێی بەرژەوەندەکانیان پشتیوانی لە کۆمەڵێک هێز دەکەن تاوەکو سنوورێکی دواری کرا و دوایی کە لە بەرژەوەندەکانیان نامێنێەوەکەوەی کەبینی لە ئێستا لە ئەفغانستان و لە تاالبان کاتی خۆی تاالبانیان دروست کرد بۆ لێدانی پێگەی با بڵێن بلۆکی ڕۆژهەڵات و شیوعەکانی ئەفغانستان و بۆ تەحەدای دەوڵەتی با بڵێن یەکێتی سۆڤێتی جاران هەتا وەکو یەکێتی سۆڤێت لەبەرێک هەڵۆشایەوە دوایە ئیتر ئیشا مەتالیبان نەما دواتر هەر ئەو هێزانە کە خۆیان دروستیان کردبوو نەبینی پشتیوانی لە ئوسامە بن لادنەکەن و 11 سپتێمبەر ئەوەکە و ئەمریکا لە 2002 تاوەکو 2009 نزیکی 822 میلیارد دلار لە ئەفغانستانە سەرفەکات و پشتیوانی سوپاکێکات بە ئاسانی بەجێڵێت و ئەمڕۆ هەر ئەمە ئێوارەیە سوپای بەشێکی زۆر لە سوپای ئەفغانستان تەسلیم بە هێزەکانی تاالبانە بن لە سەرسی خاکەکان داژی کردەوە بێگومان ئێستا یعنی ئەم هەموو شتانە لە عێراقی بۆ عێراقیش عینی شتە ئەوان کاتی خۆی پشتیوانیان لە سەدامە کرد لە بەرامبەر ئێرانەکان و هەموو کۆمەکێکی چەک و تەقەمەنی و تەنانە قەمەر سەناعەکانیشان هەمووی خستبووە خزمەتی سەدام حسێنەوە بۆ جەنجی عێراق و ئێران لە جەنجی هەتا کەندا و ڕوویدا و سەدامیش لە ڕووی بەجێهێشتنەوە تا چەندە ئەمریکا بۆ نمونە ئەو هەموو پارەیەک و جەنابە دامەژەت پێدا لە ئەفغانستان سەرفی کرد بۆ ڕزگارکردنی خۆ لە عێراقیش سەرفی کرد ئاخۆ بە هەمان شێوە بە ئاسانی عێراقیش دەتوانێت بەجێ بێڵێت من تەسەوەرەکەم ئەوانە گەر بەرژەوەندەکانیان بکرێتە مەترسیەوە لەوانەیە تاوەکو شتێکی سنووردار ئەوان بیانەوێ هێزەکانن لە ناوچێک لە جیاواسە لە ناوچێککە ئەوە بکەن بەڵام بۆ ڕای گشتی ئەمریکی ئەوروپی و ئەوانە یانی بەتایبەتیش دەسەڵاتدارانی ئەو وڵاتانە زۆر بەلانەوە گرنگ نییەکی لە عێراقا ڕۆدا گرنگەوەیە بە جۆرێک لە جۆرەکان بەژەوەندەکانیان پارێزرابێ ئێرانەکان وەکو گورجێ پیشانی کەنداوە درن ئەگەر ئێمە نەبینی ئەوان ئەتان خۆن و هەموو ئەمۆزعانەژەوەی کە ئەوان زۆر تیماوە لەو ناوچێ بمێنەوە چەک و کەرەسە جەنجەکانی خۆیان هەمووی بەسەر ئەم وڵاتانەیە ببەخشنەوە بە پارە پێیان بفرۆشنەوە و ئەبینی ململانەیەکی گەورەی زلهێزەکان بە تایبەتی سین و لە ملاتریشەوە رووسیا ئێستا هێزەکە کە گاڵتەی پێ ناکرێت توینکاری ناکرێت کە تەواجود و بوونی هەیە بە تایبەتی لە سووریا بۆ لە ناوچەکانی تریشە لە هەمان کاتە بوونی هێزی ناتۆ لە ناوچەکە و هاوپەیمانەکانی ئەمریکا و ناتۆ لەم ناوچەیە کاریگەرێتی خوانیان هەیە بەڵام ئەمەش بەپێی بەرژەوەندەکانیانەوە گە بزانن ئەو هێزە سیاسانەی کە لە عێراقا ئێستا بۆ نمونە ئەمریکیەکان لەوانەیە پشتیوانی لە مستەفا کازمیەکەن یان لە هەرێمی کوردستان تا ڕادێک پشتیوانیەکیان و ئەبینی کە هانی هەردوو هێزی یەکێتی و پارتی وەکو هێزی دەسەڵاتدارەیان کە هێزەکانی پێشمەگەی خەنەوە چاکسازی بکەن و گەندەڵەکان بنبەر بکەن بەڵام ئەگەر بێت و ئەمە هەتا سەر واهی بڕات و ئەمان جۆ بە ئامۆژگارەکانی ڕۆژئاوە نەدەن کە ئەوان لە بەرچاوی ڕەشی ئێمە نهاتوین ئەمازانین بۆ کۆمەڵێک بەرژەوەندی خوانیان هەیە بەڵام بەڵێ بۆ هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتە ئەگەر هەرێمی کوردستان جۆ لەوان نەگرێ بۆی هەیە ئەوانیش وەکو ئێستا چۆن لە ئەفغانستانە کشێنەوە لێرە لەو شوێنانش بکشێنەوە ئەو پەڕەکەی زۆر هەندێک لەو بابڕین وەرجێڕ و خەڵکانی کە لەگەڵ خۆیان ئیشەکەن وەکو کاتی دوای 98 ئەوانە کە کۆمەڵی خەڵکیان بەڵامەکەەوەیە لەسەر ئەفغانستان هەمان سینارۆ دووبارە بێتەوە ئەبینی ئەڵێن ژمارێکی زۆر لە وەرجێڕانیان ئەوانەی کە بازرگانن یان با بڵێن خەڵکی بزمان لەگەڵ بەژەوەندیانەیە ئەم بنەوە بۆ ئەمریکا و کۆتایی بە زۆر باشە کاک بەختیار دواتر دێمەوە سەر پرسیارێک بەڵام دواتر وەڵام بەرەوە بۆ نمونە موقعی جوغرافیای هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا دیارە جیاوازە لە چاو بۆ نمونێ مەگەر باس بکەین وەکو ئەفغانستان یا هەندێک ناوچەی دیکە ئەم پێگەیە وا لە هەرێمی کوردستانەکە کە ئاوڕێکی جدیتری لێ بدرێتەوە لە ئەنزلێزەکانەوە بەڵام دواتر دێمەوە سەر ئەوە بۆ لای جەنابت وەڵام بیتەوە
بەڵێ بەڕێز گەرمیان خالیت کە یاساناسە لە هەولێر و لەگەڵمای دووبارە ستاوت لێبێت یعنی ئەوە بەگشتی باز لە مەترسیەکانەکەین کە ئێستا ڕوبەڕووی عراق و هەرێمی کوردستان بۆتەوە ئەوەی کە کاک بەختیاریش ئاماژەی بۆ دانی کۆمەڵێک مەترسی جدیە کە لە داهاتوودا گەر بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان وریا نەبین و یەکانگیر نەبین و هەمومان یەکگرتوو نەبین لایەنە سیاسیەکان یعنی من ناتوانین بەر بۆ مەترسیانە بگرین کە ڕوبەڕوومانەوێتەوە. خوێنەوەتان چییە بۆ دۆخی ئێستای عراق بەگشتی و لە نێویشیاندا هەرێمی کوردستان وەک هەرێمیی فیدرال لە چوارچێوەی عراقی فیدرالدا؟ بەڵێ فەرموو. دەستان خۆش بێ، سپاس بۆ بەرنامە جوانەتان. سپاس. بەڵێ دۆخی عراق بە شێوەیەکی گشتی شڵەژاوە، هەمومان ئاگادارین ئەو باش بینەرین لە ناو دۆخەکەدا دەژین و هەرێمی کوردستانیش بێبەژ نییە لە خراپی دۆخ و بار و گوزەرانی کە لەو ناوچە هەیە و دەگوزەرێ. پێویستە ئەگەر بیبەستینەوە بە ئەفغانستان، پێویستە هەرێمی کوردستان سوود وەربگرێ لە ئەو ئەزمونەی ئەو شکستەی کە لە ئەفغانستان توش بووە. چۆن مەسا هەرێمی کوردستان ماوەی 30 ساڵە لە حکومڕانی سەیرمان کردووە نەیتوانیوە ئەزمونێکی باش، نمونەیەکی باش پێشکەش بکات لە حکومڕانی. هەرێمی کوردستان و عێراق بەگشتی هیچی لە ئەفغانستان نەزیاترە نەکەمترە. بگرە زۆر مەترسی زیاتر لەسەر هەرێمی کوردستان هەیە بە تایبەت لە بەرەوەی هاوسنوورە لەگەڵ تورکیا و ئێران و ئەو هەرێمی چشە لە عێراق. ئەنی ئەگەرەکان مەترسیەکانبوونی ئەو هەرێمە زۆر زیاترە لەوەی لە وڵاتی مەترسی هەرێمایەتیمان زیاتر لەسەرە، لەشکرکێشی بێگانەمان زیاتر لەسەرە. بەڵێ ئەو مەترسیانە ئەو ئەگەرانە زۆر زیاترن، کەواتە دەبێ کورد هۆشیارتر بێ لە ئەفغانیەک. بەڵێ توانین بەردەوامی فەرموو. بەڵێ دەبێ وشارتر بێ. ئەگەر سەیریش بکەی ئەزمموی لە هەموو شتێک لە سیاستدا ممکنە دەکرێت ڕوو بدا، هەر شتەکە چاوەڕوان نەکراوە دەکرێت چێتە تەوری ئەوەی دەکردەوە خۆعەوەی دەکرد دوای 19 ساڵ 20 ساڵ ئەمریکا لە ئەفغانستان بکشێتەوە بۆ تالیبانی بەجێبێڵێ، جارێکی دیکە ئەو دۆخەکە بەو شێوەی لێبێتەوە کە هەر تاکێکی ئەفغانی ئێستا دەترسێ لە گەڕانەوەی تالیبان، لە هاتنەوەی ئەو حکومە چێ تەسەوڕی ئەوەی دەکرد. کەواتە دەبێت کورد هۆشیار بێ، کورد زۆر هۆشیارتر بێ لەوەی کە ئەو ئەزمموی حکومڕانی کە لە پێشووتردا پێشکەشی کردووە و پیشانی هاوپەیمانانی داوە لە نێویدا ئەمریکا بە تایبەت. نمونەیەک بۆ ئێوەی بەڕێز بێنمەوە، ئەولەویەت درابووە حکوم ئەو کابینەیە کە هێزەکان یەک بخرێت بە هاوکاری هاوپەیمانان لە نێویاندا ئەمریکا. سیر بکە چەند لەو کابینەیە ڕۆیشتووە، چەند هاوکاری کراوین لەلایەن ئەمریکاوە، بەڵام کۆ ئەنجام کوارێک خستنەوە. بگرە زۆر بارودۆخەکە خراپتریش بووە، لایەنەکان پێگنایەن، کەواتە ئەم پێشکەشکردنی حکومڕانیە بەو شێوەیە خراپ و شڵەژا و شلۆقا ئەگەری زۆری هەیە لە ئەفغانستانمان خراپتر بەسەر بێ. ئەگەر لە ڕووی یاساییەوەش سەیری بکەین، هەرێمی کوردستان ناتوانین بڵین 100%، بەڵام بەشێکی زۆری پابەندی یاساکان نەبووە. دەستور کە هەرەمی لووتکەی یاساکانە نیمانێمە هەرێمی کوردستان پێوە پابەند نییە. سەیری ئەو نمونە حکومڕانیە بکە، سەیری ئەو لایەنانە بکە، چۆن سیاست دەکەن، چۆن حکم دەکەن، کەواتە چۆن چاوەڕێی ئەوە بکەین ئەمریکا باشتر و باشترمان پێشکەش بکە، یان گرنتیمانەوەی ئەمریکامان هەبێ بە هیچ زۆرێک ناکرێنە ئەو گرنتیەمان هەبێ، نا پێشببینی ئەوەش بکەین لە سیاست گرنتی بوونی هەیە لە کاتێکدا حکومڕانیەکەت حکومڕانیەکی شڵەژا و شلۆقی خراپ بێت.
زۆر باشە دەست خۆشخات و گەرمیان دواتر دێم و خزمەت جەنابەت بە دیاریکراوە سەر دۆخی هەرێم و مەترسیەکانی سەر هەرێم مەگەر هەرێم وەکو جەنابەت ئاماژەت پێدا هۆشیار نەبێت ئەوە کۆمەڵێک زیان دەکەین ئێمە لەوەی کە دۆستەکانمان لە دەسە دەین یاخود هەندێک و دەستکەوت و ئامانجانی کە بەدەستمانێناوە لە دەستێنین سوپاس دەکەم کاک بەختیاری پرسیاری ئەوم لە جەنابەت کرد پێشتر ئێمە موقعی جوغرافیای هەرێمی کوردستان زۆر جار سەرکردە سیاسەکانی خۆمان یاخود لایەنە سیاسەکان یاخود چاودێرانی سیاسی ئاماژە بۆ دەکەن کە ئێمە لە هەندێک ناوچەی دیکە یاخود هەندێک وڵاتی دیکە جیاوازترین بەنسبەت وڵاتانی هەرێمایەتی هەم زلێزەکان چکە بۆ ئەوەی کە بەرژەوەندی زلێزەکانە لەم ناوچەیەدا هەیە و ئەوەی کە بەرژەوەندی ئەمریکای لێرەدا هەیە ئاخۆ ئێمە لە ڕووی جوغرافیەوە ئەو پێگە گرنگین بەنسبەت زلێزەکانی دنیاوە کە بتوانن بمان پارێزن لە داهاتوودا خۆی پێگەی جوگرافیای کوردستان دوولایەنەیە لایەنێکیانەوەی کە بۆ کورد بەردەوام بۆ بە نەهامەتی نەکبەتی بە حکومەوەی کە بە پێی کۆتاییەکانی جەنگ جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووهەم و دابشکردنی ناوچەکە بەسەر ئەم وڵاتانەی دەوروبەرە هەرێمی یان بەڵێن کوردستان کراوەتە 4 پارچە و دابشکراوە بەسەر ئەو وڵاتانەیە ئێمە بینین کە هەموو کاتێک با بڵێن داگیرکەرانی کوردستانیان حکومەتە سەردەسەکانی کە لە هەر بەشێک لە بەشەکانە کە کوردستانی بەسەرا دابشکراوە کاتێک هاتوۆتە سەر بەشەوەندەکانن هەمان کۆک بوون و هەمان خەریکی لێدانی کورد بوون و هەموو خەڵکەکەی تریش سێری کردوین ئەوە بینین ئێستاشی لەگەڵا بێ یعنی تۆ دیقەت بە لە هەشتاکان و هەفتاکانە ڕێکەوتنی سێ چوار قۆڵی هەرسێ دەوڵەتی عێراق و تورکیا و ئێران هەیە بۆ ڕاوەدونانی هێزە یەکتری چوونە ناو سنوورەکانی یەکتریەوە هەتا ئێستاشی لەگەڵا بێ ئەو بەردەوامەوە دەوڵەتی تورکیا هاتۆتە ناوەوە سنوورە سووتێنێ چەکی فۆسفۆر و چیمیایی بەکارهێنێ گوندەکانە سووتێنێ درەختەکانە بە ئەوی دزێ و هەمویان سێرەکەن تەنانەت دەوڵەتی عێراق نەچێنی لەسەر دەستی دەوڵەتە زلێزەکان ئێمە لە ڕابردووە کە دابشکراوین و ئێستا هەرێمەکەمان بەفعلن ینی ئەوەی لەو گەورەترین کارەساتەکانەوەی کە بەریتانیا بەسەر گەلی کوردی هێناوە ینی فەڕەنسیەکان دەستیان هەبووە تەنیا کورد تا ئێستا گەر سوودمەند بوو بێت براری 6 کە بەهۆی فەڕەنسیەکان و لە ئەنجومەنی با بڵێن ئاسایش دەرچووە تەنها ئێمە سوودمەند بووین لەوە ڕێگریەکە لەوەی کە فڕۆکەکان هەستن و ئەوە بکەن لەلایەکەوە هەڵکەوتەی جوگرافیای کوردستان بۆ کورد ئەتوانین بڵین شوێنێکی باشە کاکەوتە سەر چەکی با بڵێن چەقی پێگەیاندنی ئەوروپا و ئاسیا لەلایەکەوە هاوسنوورە لەگەڵ ئێرانیەکان هاوسنوورین لەگەڵ کەندا و هاوسنوورین لەگەڵ عێراقی عەرەبی لەگەڵ سووریاوە ئەمانە هەمووی لەو ناوچێژ ململانەی زلهێزەکان هەیە بەرژەوەندی جۆرا و جۆر هەیە و لەم بەرژەوەندی جۆرا و جۆر و تێگاڵۆزاوەشە هەر جارێ بەرژەوەندەکانی کوردیش بە ئاراستەیەک و بە ئاقارێک ئاڕەوە چونکە هێزەکانی کوردستانیش بۆمانەوەی خۆیان زۆر جارە بینین کە هەر یەکەی خۆی هەڵەوەسێ بە یەکێک لە وڵاتانی دەوروبەرە ئێرانەکان کاریگەریەتی خۆیانێ هەنەیە تورکیا کاریگەریەتی خۆی هەیە زۆر جار کە دەوڵەتی عێراقی مابووەوەی پێشووتر سەدام حوسێن ڕۆڵیە بۆ لە معادلەکانەوە و یەکدۆخی کورتوانیوەتی باڵانسی خۆی ڕابگرێ لە پەیوەندیەکانیە لەگەڵ دەوروبەر من ئەبینم تا ڕادەیەکی کەم یعنی تا ڕادێکی مامناوەندی بەرژەوەندەکانی خوانیان توانیوە تقریبان بپارێزن تۆ بینی دوای ڕیفراندۆم ینی چ ئێرانەکان و تورکیەکان تورکیا گەربیان ویستبایە بە تەواوەتی هەرێمی کوردستانیان ئەخنکان و ئەویانەکە بەڵام تا ڕادەیەک بە عقلێتی سیاسەکانی کوردستان توانراوە هەندێک باڵانس ڕابگیرێ بەڵام باڵانسەکانی بازرگانی و ئابووری وای کردووە کە زیاتر تۆ گەردیقەت بێ بەرژەوەندی بازرگانی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق کە لە ڕێگای ئیبراهیم خەلیلەوە ساڵانە لەوانەیە خۆی لە حدودی و سنووری 20 میلیارد دلار بە کە ئەمە مەبلەغێکی خەیاڵیە بێجگە لەوەی کە ئەگەر بێت و تۆ بارودۆخێکی ئاسایی حسابکەی کە ئێستا مەسەلەی کۆڕۆنا و نەخۆشی کۆڕۆنا بەریتە دەرەوە لە سەردانی خەڵک بۆ گەشت و گوزار بۆ تورکیاوە چوون بۆ لای دکتۆر و ئەوانە بێت چی بێ لەگەڵ ئێرانەکانیشە بە هەمان شێواز بۆ ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێرانیشە شتێکی و تۆی کەمتر نییە لەوانەیە کاک بەختیاریانی تۆ هاوڕای لەگەڵ بۆ نمونە و قسەی خات و گەرمیان کاماژەی پێدا ئەگەر ئێمەی کورد هۆشیار بین
ئەتوانین سوود ببینین لەم بۆقع جوگرافی کە هەمانەوە لەو پەیوەندێ باشە ئابووری و بازرگانی کە هەمانە و لە بەرژۆندی خۆمان دوجار بەکاری بێنین و پرشکی مەترسیەکانمان کەمتر بێگومان بەوەی کە ئێمە نەبینە بەشێک لە ململانیەکانی ئەقلیم نەبینە بەشێک لە ململانی کێشەکانی ڕۆژئاوا لەگەڵ ئێرانەکان و لەگەڵ وڵاتانی تری دەوروبەرە کە ئەو کێشانە کە هەمووی ئەیبینین ئێستا خۆمان نەزانین کە بە بیانووی بوونی تەواجودی هێزەکانی پەکەکە لە باشووری کوردستانەوە دەوڵەتی تورکیا چ کارە ساتێک ئەکەوە هەمووشی بەتەنها سیرەکە لەسەر کۆماری عێراقەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئەندام پەرلەمانەکان لە هەرێم هەمویان ئەوە بەبێ دەنگی لێی دانیشتوونیان ئەگەر جارجارێک پرتۆبۆڵەیە کاتێ بێ ئەگەر ئێرانەکان تەداخولیان کردبێ لە کاروباری باشووری کوردستانیان هێرشکردنە سەر هێزەکانی تر بە هەمان شێوە ئەم ململانەیەکی ئەمڕۆ دوێنێ نین ململانەیەکە کە هەر کەسە و خەبا دەکا لە یان تێکۆشانەکە بۆ مانەوەی حیزبە سیاسەکەی خۆی بێجگە لەوەی کە دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێرانیش ئەیانەوێت درێژە بە مانەوەی خوان لەسەر دەسەڵات بن و هەر کەسێک بە پێی بەرژەوەندیەکان ئەتوانین بڵێن جۆرێک لە جۆرەکان حەقی خۆیەتی کە ئەچێتە ژێر ئەو بەڵام ئێمە بێ هێڵێکی نیشتیمانی کوردستانیانەی هێڵێکی سوورمان هەبێ کە هێزە سیاسەکان نەیبەزێنن جاریچکە نەگەڕێنەوە بۆ شەڕی براکوژی نەگەڕێنەوە بۆ ئەو بارودۆخ و قوربەسەری کە بەسەر میلەتەکەمان هاتووە هەمومان هەشتاکانمان لە بیرە نەوەتەکانمان لە بیرێ کە چیمان بەسەر هاتووە و سەرکردە سیاسەکانیش هەموو کاتێک کە هاتوونەتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان باسییان لەوە کردەوە کە نەهامەتەکان لەکوێوە سەرچاوەگرن شەڕی براکوژی چ کارە ساتێکی بۆ کورد دروست کردووە ئەگەر ئێمە ئەو شەهیدانەمان لە بەرەکانی جێڕانە و ناوچەکانی داگیرکراوی کوردستانە بڕۆشنا لەوانە ئەوەی کە مای خۆشحاڵیە زۆر جاکو جەناب دەڵی سەرکردە سیاسەکانوانە میشە لە لێدوانە ڕسمیەکان و ناڕسمیەکان ئاماژە بۆکەن کە ینی مەحاڵە جارێکی تر کورد بگەڕێتەوە بۆ شەڕی خۆکوژی و بۆ براکوژی ینی ئەمانە قۆناغێک بۆ تێپەڕیەوە کورد پەندی لێوە ئەبێ پەندی لێوەرگین لەلایەکە ئەبێ وەکو ئەوەی ئێستا چۆن لە کەناڵە ڕسمیەکانەوە کە هەموو لایەنەکان بانگەشەی ئاشتی و بانگەشەی پێکەوە ژیان و بانگەشەی چاکسازی و بنبرکردنی گەندەڵی و سەروەرێتی یاساکان بە هەمان شێوە هەوڵ بدەن کە لەو کەناڵانەی کە لە پشتەوە حیزبە سیاسەکان پشتیوانیانەکە نێڵن ئەوانە ئاگری شەڕی براکوژی جارێککە خۆشکەنەوە لێدوانی ئاگرین بن لە دژی یەکتری هەندێک لێدوانە بینی هەندێک شتە بینی ئینسان شەرمی لەکە یعنی ئێمە لە ئاستی یعنی هەرە باڵای کوردستانە شەڕەجنیەوە کرێ ئەواکریانێ ئەمانە بۆ پێگەی سیاسی هەرێمی کوردستان هەم یعنی لە اعتیباری پێگەکەمان کەمەکە لە کەدارمانەکە ئێمە گەر ململانێ و منافەسەمان هەیە لەسەر ئاوەدانکردنەوە لەسەر چەسپاندنی بنەماکانی دیموکراسیە لەسەر فراهەمکردنی مافەکانی مرۆڤ با ململانەکانمان لەسەر ئەمانە بێ با ململانەکانمان لەسەر پیشاندانی جوانەکانمان بێنن لەسەر نیشاندان و شکاندنی یەکتری بێ با ئێمە ململانەکانمان لەسەر ئەو شتانە بێ کە جوانترمانەکە هەر کەسێک شانازی بە جوانەکانی خۆی بکانێک بە شکاندنی بەرامبەرەکان دەست خۆشکای وەختیاژیان بەڵێ خات و گەرمیانیانی بۆ نمونەگەر لە ڕۆی یاسایەکە و جەنابیشت پێشتر ئاماژەت پێدا ینی هەرێمی کوردستان ئێستا ئەوەی کە دەبینرێت بەڕای چاودێران و بەڕای ئەوانەی کە ینی سەیری دۆخی هەرێمی کوردستانەکەن چۆکو پێشتر وتوان ئێمە بەشێکین لە عێراقی فیدرال هەر مەترسیەک ڕوبەڕووی عێراق بێتەوە هەرێمی کوردستانیش پریشکەکەی بەرەکەوێت بەڵام قسەکە لەسەرەوە یەکو جەناب و کاک وەختیاریش متەفقن لەسەری یعنی ئێمە بێ هۆشیار بین هۆشیارەکە ئەوەیە ئەوەی کێسا هەرێمی کوردستان پیاە گوزارێ لە ڕوە قانونیەکەەوە لە ڕۆ دەستوریەکەەوە لە ڕووی پەرلەمانیەوە لە ڕووی دەوڵەتمەداری و حکوومەتداریەوە لە ڕووی پەیوەندی تەندروستی نێوان لایەنە سیاسیەکانەوە ئەمانە توانین بڵین تەندروستەوە ئێمەی کورد ئامادەین و سازین بۆ ئەوەی کە بتوانین بچینە ئەم شەڕە مەترسیداری کە ڕوبەڕوومانە بێتەوە لە هەموو لایەکەەوە لە داهاتوە یاخود نەخێر پێویستە هەنگاوی گەورەتر بنین لەوەی کە ناومانە بە حەقەت نەخێر زۆر مەترسیدارتر لەوەی کە درچی پێدەکەین لەوەی کە دەیبینین بەسیترین نمونە لە بۆ جەنابەت بێنمەوە لە بۆ بینەرانی بەڕێز بێنمەوە ڕێککەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا لە بۆ مەوازعی نەوتوشتیوە کە بفرۆشن
بزانێت چی دروست کرد ئەمریکای لە خۆی ناڕازی کرد کێشەی بودجەی لە عێراق دروست کرد لایەنەکانی لێک ترازاند ئەگەر ئەمە ورد نەبین لە پەیوەندیەکانمان لە هەنگاونانە سیاسی و یاساییەکانمان دڵنیا بە زۆر خراپتر لە ئێستا دەگوزارێ پێویستە لە بۆ هەر ڕێککەوتنێک لە بۆ هەر عەقدێک هەر فرۆشتنێک هەر مامەڵەکی یاسایی و نێودەوڵەتی و دەولی هەموو لایەنەکان کۆک بن لەسەری لایەنێک بە تەنیا بڕیاری لێ نەدا حکومڕانی کوردی بگاتە ئەو قەنەعەتەی کە حکم دەکا لە بۆ هەموو لایەنەکانە لە بۆ هەموو تاکچی هەرێمی کوردستانە نەک تەنیا لایەنێک لێ سوودمەند بێ و تەواوی هەرێمی کوردستانیش باجەکەی بدا لێی زەرەرمەند بێت بە پێی راپۆرتە جیهانیەکان ئەو بودجەی کە لە بۆ ئەفغانستان سەرف کرایە نیوەی ئەو بودجەیە کە دوای جەنجی جیهانی دووەم ئەوروپای پێنۆژەن کرایەوە ئەمریکا و هاوپەیمانان دەزانن چی دەکەن دەزانن چی سەرف دەکەن دەزانن هاوکاریەکانیان چۆنا نابێ حکوومەتی هەرێم لەوە بێبەری بێ بڵێ ئەو نازانێت چی داوەتە من ئەو ئاگای لەو بودجێنی ئاگای لەو هاوکاریێنە ئەو ئاگای لە سنتێکیشە نەک لەو بڕە زۆرە هاوکاریە و لەو بڕە زۆرە هۆشیاریدانە بەڕاستی دەکرێت بڵین عیبە تۆزێک ناشیرنە بەس هیچمان بەدیلی عیبە نییە بڵین زۆر عیبە لە بۆ ئەمە نوێنەری یەکێتی ئەوروپا لە عێراق بڵێ دادگاکانی هەرێمی کوردستان پێویستە چاکسازیان تێدا بکرێ ئەنی ئەمە لە چ ئاستێکین دەبێ هاوپەیمانان چۆن سەیرێمە بکە ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دیکەی هاوپەیمان چۆن سەیرمان بکەن کەواتە ئەمە لەکوێ یاساکانین حاڵمان زۆر خراپە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە پێداچوونەوەی باشمان دەوێت وەکو پێشووتریش ئاماژەمان پێدا و میوانە بە ڕێزەکەشتەر ئاماژەی پێدا وەکو خۆت گوتی کۆک بوو لەگەڵمان دەبی هۆشیارتر بین ورتر بین لەوەی کە پێشووتر کردومانە بۆەوەی ئەو متمانە شلۆقیوەی کە پێشووتر هەمان بۆ لەگەڵ ئەمریکا بەدەستی بێنینەوە بە شێوەی تۆزێک باشتر هەر هەنگاو بە هەنگاو هەست بکەن ئێمەش وڵاتە گرین هەرێمە گرین وەکو ئەفغانستان بەجێمان بێڵن هەرێمی کوردستان وەکو ئەفغانستان عێراق بەگشتی وەکو ئەفغانستان ئەمریکا بەجێ بێڵێ ئەوە تورکیا 30 کیلۆمەتر هاتۆتە 30 کیلۆمەتر زیاتر هاتۆتە ناو خاچی کوردستان ینی من ئەمە پرسم بۆ نمونە عیبرەت لە ڕێکەوتنی نێوان خۆمانەوە تەنازولکردن لە ناو خۆمانە باشتر نییە و هەروەها متمانەکردن لە ناو خۆمان و لایەنە سیاسەکان باشتر نییە بەوەی کە ئێمە هەچی ئەوەی کە هەمانە بیخێنە ناو سەبەتەی بەرژەوەندەکانمان لەگەڵ ئەمریکا چکەوتە ئەمریکا بینین بۆ نمونە لە هەر سات و وەختێکا بێ عێراق بەجێ دێڵێ بە هەرێمی کوردستانیشەوە تا 20 ساڵ لە ئەفغانستان مایە و ئەو هەموو پارێشی تیا سەرفکردەوە تا بەجێ دێڵێ کەواتە گرنگ ئەوەیە کە ئێستا ئێمە هەرێمی کوردستان ئەمەی کە بەدەستمانێناوە تا ئەم ساتە چۆن بتوانین جوانتری بکەین وەکو کاک بەختیار وتی و بەڕێزی شت ئاماژەت پێدا و چۆن بتوانین ئامانجەکانمان دەستی پێوە بگرین بەڕاستیەوەی کە بەدەستمانێناوە بەڵێ دەکرێت دەتوانین ئێستاش ئەو درەنگە نییە کە باسی دەکەین درەنگە بەڵام زۆر درەنجیش نییە دەکرێت لایەنەکان دانیشن داوای لێبوردن بکەن بڵێن ئێمە هەڵە بووین بەڕاستی و حکومڕانی پێشکەشمان کردووە ئەنگۆ شایانی کۆمەڵانی خەڵکی کوردستان شایانی باشترینن داوای لێبوردنتان لێ دەکەین هاوپەیمانان ئەمە منەتمان بە هاوپەیمانی ئێوەیە منەتمان بە یارمەتیدانی ئێوەیە پێویستمان بەمانەوەی ئێوەیە فەرموو ئەوە مێزێکی گفتوگۆ بەیەکەوە دادەنیشین لایەنە خراپەکان بەرەو باشتر دەبین ئێمە ئامادەیی باشبوونمان تێدایە دەمانەوێت کوردستان بەرەو باشتر و باشتر ببین واتە ڕێککەوتن عیب نییە دانان بە شکست عیب نییە عیبە ئەوەیە ئەمریکا بەجێمان بێڵێ وەکو ئەفغانستانمان لێبێ و دانیشین شەڕی داعش بکەین دانیشین جارێکی دیکە شەڕی داعشمان لە هەمان کات پێ نەکرێ کە ئەمریکا عراقی جێهێشت ساڵی 2011 2014 چیمان بەسەر هاتەوە شەڕی داعش هات شەڕەکەمان بەتەنیا پێ نەکرا کەواتە دەبێت
ئەزمون لە ڕابردوو وەربگرین دەبێت درک بە هەڵەکانمان بکەین بەڵێ دەبێت دانیشین بڵێن ئەو شتانەمان هەڵە بوو ئیتر ئێمە بەرەو باشتری دەبین چیتان پێ باشە کۆمەڵانی خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان ئێمە دەمانەوێت بەرەو باشتر بین نامانەوێت ئەمریکا لە دەست بدەین بەڕاستی ئەگەر هەر بڵێن ئێمە حسابی ئەوەندە بۆ کەس ناکەین ئەوە نابێ شکستی دیکەوە کوردستان دۆبینین سەرکردە و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ینی بەم ڕوئایەوە قسە بکەن بۆ خەڵک بۆ لە نێو خۆشیانە بە هەمان شێوە ینی ئەم تەنازولە بکرێت ئەگەر واز لەو براگەورەیی و لەو خۆ بە زلزانیە بێنن بەڵێ باشە بەڵام ئەگەر وازی لێنێنن هەر بەردەوام بن نەخێر دۆخەکە بەرەو خراپتر دەچێت مامجەلال بەڕەحمەت بێ هەرگیز دانیشتن و داوای لێبوردن و کۆکردنەوەی لایەنەکانی پێی عیبە نەبوو پێی گەورەیی بوو بە چەتری کۆکەرەوە ناو دەبرا با ئەزمون با لەو وەربگرین با لەوە فێربین ئەگەر بۆ خۆشمان نازانین هەمومان مامجەلالمان لا پیرۆز بوو هەمومان مامجەلالمان لا باش بوو ئەنجامەکانیمان لا باش بوو ئێکەواتە با بە باشە بڵین باشە بە خراپە بڵین خراپە هیچی دی بەردەوام نەبین لەو حکومڕانیە خراپە لەو سیاسەتە خراپە لایەنەکان کۆبنەوە دان بە شکستەکانتاندا بنێن خەڵکیش لێتان دەبورێ داوای عەفوو بکەن خەڵکیش عەفوتان دەکا بەو مەرجەی هاوپەیمانان لە دەست خۆتان نەدەن ئەمریکا لە خۆتان تووڕە نەکەن چی دیکە لەگەڵ کۆمپانیای تورکی و نازانم چێ و چێ گرێبەستی ژێربەژێر ئەنجام نەدەن ینی تۆزێک ئەولەویەت تیژ بگەڕێنەوە بۆ خەڵکی هەر خۆیان نەستەپێنن ئیتر دۆخەکە بەرەو باشی دەڕوا ئەگەر ئەمانە ئەنجامدەن بەڵام ئەگەر هەر بەو شێوازە بێ هەر دەبێ بڵین بەداخەوە دەست خۆش خات و گەرمیان بڵێ کاک بەختیار ینی ئەمە بێمەوە سەر مەترسیەکانی سەر عێراق ینی بیرمان نەچێت عێراق هەژمونێکی گەورەی ئێرانی بەسەرەوەی بەڕاستی ئەوەی کە ئێران ینی لە عێراقا دەیگوزارێنێت ینی عێراقی بەم ئاراستەیە بردووە بەم ئاخارە بردووە کێسا هەمانەی بینی ئەین ڕۆژانەوە تا میلیشیاکان هەڕەشاکەن نمایشی سەربازیەکەن درۆن ینی ئەفرێنن بۆ سەربارەگاکانی ئەمریکا و هێرش دەکەن و موشک دەهاوێژن ینی ئەمانە کۆمەڵێک مەترسی گەورەیە کە مەحاڵە بتوانرێت بە ئاسانی لە عێراقی دوور بخرێتەوە تا چەند هەژمونی ئێران ئەتوانرێت لاواز بکرێت یاخود ئەگەر ئەمریکا بەم شێوازەی ئێستا بیر بکاتەوە عێراق بەجێ بێڵێت یاخود ئەوەی کە ئەفغانستانی بیر لێکردەوە بەجێشتووە عێراقیشی جێهێشت هەژمونی ئێران چی لێت بەڕاستی لە ناوچەکەداوە بە دیاریکراوی بەسەر عێراق و هەرێمی کوردستانەوە بێگومان ئێرانەکان هەژمونێکی زۆریان لەسەر هێزە سیاسەکانی عێراق هەیە لەسەر میلیشیاکان هەیە لەسەر ئەو لایەنانەی کە پیانەوترێ حەشدی شەعبی و دەیان تاقمە و گروپی چەکدار هەیە تەنانەت زۆرێک لە ئێرانەکان هەر ئەسڵەن هەوی عراقیان بۆ کراوە و موچە لە عێراق وەرەگرن ینی گەشتە ئەو ڕادەیە یعنی ئەوان کاریگەریان لەسەر سیاسەکان هەیە لەسەر هەت تەنانەت لەسەر بڕیارەکانی ناو پەرلەمانی عێراق هەیە تەسەوەرەکەم ئەگەر ئێرانەکان ئێستا ڕازی بن بەغا بانی بەشە بودجێ هەرێمەنێرێ یعنی ئەم هەموو کێشە ململانێنە زیاتر هەمووی ئێستا لەم بارودۆخەیە ململانی تایفی هەیە ململانی هەیە منافەسەی هەڵبژاردنەوە هەیە متەسەوەرم وایە ئەگەری هەیە هەفتەیەک دوای هەڵبژاردن ئەو هێزە سیاسانەی کە پەلەپڕوسیانە بۆەوەی کە حکومەتی عراقی ئایندە پێک بێنن هەر ئەوانە خێراڵن با ئێمە بەشە بودجێ هەرێمی کوردستان بنێنین بۆی سیاسەکانی هەرێم لەگەڵانە ڕێکەون و تەحالوفات بکەن لەوانە ئەوەی کە باسمانیانی ئەوەی کە تۆیڵێ ئەگەری هەیە هاوکێشەکان بە ئاراستی باشتریش بگۆڕێت ئەگەر هەیە چونکە هەتا ئێستا دانیشتنەکانی ئێرانیەکان هەیە لەگەڵ با بڵێن لەگەڵ ئەمریکیەکانە لە نەم سارێ دانیشت نەکرێت لەسەر ئەوەی جێڕانەوە بۆ ئیتفاقی نەوەوی ئەتۆمەکەی ئێران لە هەمان کاتە با بڵێن ئێرانەکان و ئەمریکا گەنە نەتیجەی زۆر جاکە ئەگەنە بڕیارێک لەسەر حسابی خەڵکی تر ئیتفاقەکان ئەنجامەدرێ وەکەوەی ساڵی 1970 کە سەدام و
شای ئێران اتفاقیان کرد لە جەزایر مەبەستەوەی کورد مەترسی لەسرە لە هەڕێکوتنیشی داهاتووی مەترسی لەسرە بەباری ئەرێنیا لەوانەیە مەترسیەکان زەرر بە ئێمە بگەێنێ لەباری ئەوەی کە بە ئیجابی نشکێتەوە لەگەڵ ئێرانەکانە بۆی هەیە هەتا ماوەکی دوور و درێژتر ئەمریکیەکان لە ناوچەیە فشار بکەن تۆ ئەبینی مەسەرەن تۆ ئێرانەکان لە یەمەن فشار لەسەر سعودیە دروستەکان ئەم هەموو کەشتی گەلەی ئەمریکا و چەک و تەقەمەنی خۆیان و جەماعەتی ناتۆ لە ناوچەکەیە بۆ پاراستنی بەرژەوەندەکانیانە ئەم هەموو قسەزلانەی کە ئەوروپیەکانی ژێیکەن من ئەیبینم دووفاقی لە سیاسەتی ئەوروپیەکان هەیە لە دیموکراسیەت هەیە زۆرێک لە وڵاتانی ئەوروپای کە بەشدارن لە سیستمی دیموکراسی و خەڵک شانازی بە دیموکراسیەتی ئەوروپیەوەکە بەڵام خۆیان لە ناوخۆی خۆیانە دووفاقی مامەڵە لەگەڵ خەڵکانی ترەکان دیموکراسیەتیان بۆ ئەوروپاوێ نەرویجەکان بۆ خۆیان ئەندامن لە ناتوێە بڵێن بە هەمان شێوە دەوڵەتی تورکیا بەرچای عالەمەوە بە چەکی ناچۆ کۆمەڵکوژەیە کات و قەڵعامە کات و دیموکراسیە خوازەکانی ئەوروپا و ئەڵمانیەکان و بەپی بەرژەوەندەکانی خۆیان ئێستا تۆ دیقەت بە کە باسی ئێمە ئەفغانستانمان کرد ئەوەی کە من باسم کرد ئەو مەبلەغی 822 میلیارد دلارە ئەوە بەتەنها بەس ئەو پارەیە کە ئەمریکیەکان لە ناو ئەفغانە سەرفیان کردووە بێجگە لەوەی کە کۆمەک و پشتیوانیان لە پاکستان کردو بنکەیەکی گەورەی سەربازی ئەمریکیەکان لە پاکستان هەیە هەمووی هەرخراوەتە خزمەتی ئەفغانەکانەوە لەو کاتیا 64,000 کەس لەو جەنگەیە کوژاوە لەمەوە ئەو 19 ساڵەیە 111,000 مەدەنی کوژرا و برینار هەیە ئەم هەموو کشت و بڕەکە لە ناوچەیە کراوە دوای ئەمریکیەکان بێباکانە لێچنە دەرەوە وەکەوەی کە هیچ نەبێ یعنی تۆ نزیکی 200,000 کەس کوژراوە نزیکی تریلیۆنێک دلار لەو ناوچەیە سەرف کراوە پێدوانی ئەمریکا هەمیشە نەخشە و مخەتەتی خۆی هەیە کە بۆ چەندین ساڵیانی ئەو دایناو لە ئێستا جێبەجێ بڵێ بێگومانەوە لە بەرامبەریشە بەرامبەرەکانی ئەمریکیان نەوەساون سینەکان لە ئێستاوانەوێ ململانی ئابووری لە ئەفغانستان بکەن دژی ئەمریکیەکان بۆ عێراقیش ئەینیشتە تا ئێستا چینەکانە بینین لە عێراقەوە تا هاتوونەتە زۆربەی بوارەکانەوە بەڕاستی هەژدە پارێزگاری عێراقی چوون لە سین اتفاقیان ئیمزا کرد و اتفاقی چەندی ملیارە یەکێک لە غەزەبەکانی ئەمریکا کە زۆر بێزار بوو لە عێراقیەکان و ئەوانە جۆرە اتفاقیە بوو ئەوان نانێ مەسەلەن تورکیایشێکە لە هاوپەیمانەکانی خۆیان کاتێکگە چێ S400 لە رووسیا کڕێ ئەندامی ناتوێت سزایەن و حەسەبەیەکەن و پێی نیگەرانن و لە بەرامبەراڵێ ئێمە فڕۆکەکانی خۆمانت پێ نافرۆشین مەسەلەن لەولا مەسەلەی قاشق چییە ئەو روژانن لەولاترەوەیان مەسەلەی دوای 100 ساڵ باس لە مەسەلەی ئەرمانەکانەکەن کە دەوڵەتی تورکیا ئەوەی کردووە هەموو ئەم شتانەکای وروژێنن بۆ ئەوەی کە تورکیا گوێر ڕابچێشنەوە نەک لەبەرەوەی کە ئەوان محتەمەن بە مافی مرۆڤ و بەوەی کە لە شوێنێکی وەکو یەمە ناچەند هاوڵاتی مەدەنیە کوژێت و خەڵک چۆن لە برساوێت کەواتە ئێمە کە قسەکەمان لەسەر بەرژەوەندی بێت کەواتە ئەم بەرژەوەندی کە کوردی شەیەتی لەگەڵ هەم تورکیا و ئێران هەم ئەمریکای زلهێز هەمیانی عێراقش کە ئێمە بەشێکینتیایە و زۆر جار یعنی ئێمە بینە یەکلاکردنەوەی هەندێک کێشەش لە عێراق کەواتە ئەم بەرژەوەندی ئەمان پارێزێ لە داهاتووە لە زۆر مەترسی کە ڕوومان تێ بکە ئێمە بەرژەوەندی جۆرا و جۆرمان هەیە بەڵێ بۆی هەیەمان پارێزێ بەڵام بەچی بێگریزی خەڵکی کوردستان بە یەکگریزی هێزە سیاسەکانی سە تۆ گەردی خەت بی ئەمریکیەکان بۆ خۆیان باسەکەن ئەڵێن لە ساڵی 2004 ئەمە زۆرە ترسان کە کورداوی دەوڵەتمان لێ بکەن نەمان کرد یعنی ئەمە نایگریزیەکەمان دەرەخا ئێمە ئێستا لە بەردەم نووسینەوەی دەستوران پێویستمان بەوە هەیە دەستورێکی یعنی بۆ کۆمەلگایکی مەدەنی نووسرابێتەوە دەستورێک بەڕەچاوکردنیەوەی کە ئێمە کۆمەلگایەکی با بڵێن ئیسلامی و نازام چی ئەوە بەڵام ئەگەر بێت و دەستورێکی با بڵێن سێکۆلار هەبێ لە هەرێمی کوردستانیان نزیک بێ لە سێکۆلارەوە کە دین و دەوڵەت لێک جیا بکاتەوە هەموو شوێنەکە بخاتە خانەکە بەختیار بەڕای زۆرێک لە چاودێران ئەڵێن ئەو دۆخی کێسە هەم پەرلەمانی پیاتیە پەڕێ هەموو پەیوەندی کە لە نێوان پەرلەمان و حکوومەت و زۆربەی دام و دەستگا ینی بەرپرسەکانی ئەم وڵاتەدا هەیە ینی ئاماژەی باشین بۆی کە ئێمە بتوانین لە داهاتوە بە زووترین کات دەستوریشی باش وەرێمی کوردستان بنووسین بەوەی مشکل و کارە ساتە ئێستا هێزە سیاسەکان ململانێوانە کە لە مانگی داچێ زۆرترین کورسی بەدەستێنێ و زۆرێک لە ئەو هەموو شتانی کە لە ناو پەرلەمان ڕۆدا لە دەروی پەرلەمان ڕۆدا هێزە سیاسەکان کە خۆیان زۆر بیان با بڵێن هێزە باڵا دەستەکان کە زۆرینیان لە دەسەڵاتە
ئەویان هەیە هەندێک پەرلەمانتاریان نەبینی وەکو مزایدەی سیاسی وەکو ئەوە هەموو حیزبەکان بەنوع لە نوعەکانی ژەکە وەکەوەی کە هاوڵاتی سەرجادە بەشدار بێت لەو گەندەڵیان هاوڵاتی ئەو کارەساتانی بۆ هەرێمی کوردستان دروست کرد بێ ئەو شەڕێکە لە ناو پەرلەمان نەکرێ من هیوادارم کە شەڕێک بێ بۆ بەژۆندەکانی خەڵک شەڕی بێ بۆ چەسپاندنی بنەماکانی دیموکراسیت بۆ فەرهەمکردنی ئازادیەکان ئێمە وەکو چاودێرەکان وەکو هێزەکانی دەرەوەی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە ڕەخناگرین هیچ بەرژەوەندیەکی مادی و معنەییمان نییە بە غەیری ئەوەی کە هەست بە بەرپرسیارەتی مێژووی ئەخلاقی سەرشانمانەکەین من کاتێککە ئەڵێم ئازادی پێویستە ئازادی فراهەم بکرێت ئەو با بڵێن ڕۆژنامە نووسان لە دووهۆک و لە بادینان بە شێوازێکی مەدەنیانە و دیموکراسیانە دوور لە هەر فشارێکی حیزبی دادگایی بکرێن لەوێ پێم نەوترێ بۆچی تۆ قسە ناکەی لەسەرەوەی کە ڕۆژنامە نووسێک لە سلێمانی ئەگیرێت و تێی هەڵەیرێیان ئەواکرێ یان کاتێک کە ئەڵێ با بڵێن لە سلێمانی خەڵگێتە سەر شەقام داوای ئاو کارەباکە یان داوای موچەکە یان داوای ئەوواکەکە لێبڕینی موچە نەمێنێ پێم بڵێ بۆچی ناچی لە هەولێر بیکەیت کاتەم ڕووداوانە بەڕوتی مەترسیەکانەوە ئەم ڕووداوانە ڕووداوگەلێکن کە یی خەڵکی کوردستان هەموویەتی ئێمە دڵمان ژانەکە کە ببینین هەرێمی کوردستان لە دیموکراسیەتە پاشەکشاکە ئێمەش دڵمان ژانەکە کە ببینین داهاتێکی باش هەیە بەڵام حکومت کاری جدی ناکە یان پەرلەمان کاری جدی ناکە بۆ ئەوەی کە لێبڕینی موچە و بار و گوزەرانی خەڵک چارەسەرکە منطقی تیا لە 2014ەوە تا ئێستا لەوانە نییە دەکەسی خاوەن شەهادەی منطق باش و ئەوە لە هەرێمی کوردستان دامەزراوێتن ئەم خەڵکە ڕووکاتە چۆ کاتێمە چەندە مەترسی دەرەشی و عێراق و هەرێمایەتیمان لەسەر بێ هێندە مەترسی ناوخۆیشمان هەیە بەڵام وەکو دواپیام لە بەڕێسی وەرگرت ئێمە مەترسیە ناوخۆیەکانمان زیاترە ئێمە کاتێک کە ڕەخناگرین و یان کاتێکگەمانەوە چاکسازی بکەن چاکسازەکە مەبەسمان لە هەموو کوردستانە کە انتقاد دەکەین مەبەسمان لە بەتەنها لە یەکێتی نییە مەبەسمان بەتەنها لە پارتی نییە ئەو حکومڕانی کوردستان چێن من لە شاری سلێمانی یان لە قەزایەک لە قەزاکانی شاری سلێمانیە ئەگەر ئاو نەبوو ڕووی دەمم لە قایمقامەکەی ئەو جگایە لە دووهۆک و لە زاخۆ و لە ئامێدی کە دەوڵەتی تورکیا بەردومانیە کات و زەی وزارەکەی سووتێت و قوربەسەرە مەڕووماڵاتی تیاچۆچی بۆ ڕووی دەمیە کاتە دەسەڵاتداران لەو جگایی تر یعنی ئەمە ئێمە خەڵکی کوردستان هەمومان بەیەکەوە لە مەترسیان ئەوە نییە ئەگەر سلێمانی زەرری کرد دووەک زەرەر ناکە ئەگەر دووەک زەرمەند بوو ئامێدی زەرمەند بوو خەڵکی هەڵەبجە زەرمەند نییە کاتە مەسەلەکە هەمومان لێ کەشتیین و پێویستم کەشتیە ئەم کەشتیە بەرپرسیارەتی مێژووی ئەخلاقی لەسەر سیاسیەکانە یعنی ئەوانەی کە بەناوی کەسانی یەکەمەوە لە حیزبە سیاسیەکان بەتایبەتی و حیزبانی کە حیزبی دەسەڵاتێن قسە ئەکەن مەفروزە لە ئاسی بەرپرسیارەتیا بن من جارێک کەتکان لێکم ئەو بەرپرسیارەتی کە مامجلال بە پێنان بەسەر هەموو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە تورکایەتەوە ئەچێتە سەری ڕەش و لەوێ ئاشتی ئەکەن ئەمەی بۆ نووسرێتەوە و هەر سەرکردایکی سیاسی تریش هەنگاوی لەم شێوەیە بنێ خەڵک بە تەقدیرەوە سەیری بەتایبەتی لەم قۆناغێکی مەترسیدار هەڕەشەمان لەسەر هەڕەشە لەسەر ژیان و گوزەران و ئازادیەکان و بارودۆخی ئاووریمان دەست خۆشکایوەتە بەڵێ خات و گەرمیان ئەمەوێت دواسەرنج و پەیامی تۆشمان گوێ لێ بێ فەرموو بەڵێ لە کۆتایی پێویستە هەمومان ئیش بکەین بۆ بەرەو باشتر بوون بۆ تێکنەچوونی دۆخەکە زیاتر تێکچووە بەڕاستی بەڵام بۆ هێشتا زیاتر تێک نەچوونی پێویستە لایەنەکان دانیشن دام بە شکستی خۆیان دابنێن داوای لێبوردن بکەن بڵێن ئەو متمانەی پێتانداین بەڕاستی لە ئاست ئەو متمانەیە نەبووین متمانەمان پێ بدەنەوە بەرەو باشتری دەبین بە تایبەت ئەوە لەگەڵ خەڵکی خۆیان و بە تایبەتتریش لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانان نەڵێن هیچی دیکە حسابتان بۆ ناکەین دەبێ بزانن هەر هەنگاوێک هەر پێشێلکردنێکی یاسا هەر لادانێک هەر گەندەڵیەک هاوپەیمانان و ئەمریکا باش ئاگادارین هەمووی لە سەریان حسابە بۆ ئەوەی
دووبارەی دەکەمەوە سێبارەی دەکەمەوە بۆ ئەوەی وەکو ئەفغانستانمان لێنێ و خراپتریش لەوان لەبەرەوەی هەرێمی کوردستان پێگە جوگرافیەکەی بەم شێوەیە هەڵکەوتووە ئیتی هاوسنوورە لەگەڵ تورکیا و ئێران و بۆ خۆشان دەزانن چەندین بابەتی دیکەی سیاسی لێ دەکەوێتەوە بۆ پاراستنی هەموو ئەوانە پێویستەدان بە شکستەکان بنین کۆ بنەوە ئیتر هەنگاو بەرەو باشتر بنێن داوای لێبوردنکردن عیب نییە هەنگاونان بەرەو باشتر ئەوە هیوای هەمومانە بەو مەرجەی دانی پێدا زۆر سپاس بۆ خەت و گەرمیان خالی دیاساناس کە لە ستۆدیۆکانمان لە شاری ئەولێ لەگەڵ مامووی لە پانۆراما سپاس بۆ کاکبەختیار مستەفا چاودێری سیاسی و نووسەر کە لە ستۆدیۆ لەگەڵ ماوی سپاس دەکەم بەڵای بینەرانی بەڕێز زەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ